ڕۆژانە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا 100 تۆن پاشماوە هەڵدەگیرێتەوە. شارەزایانی بواری ژینگەش ئاماژە بەوە دەکەن تاوەک ئێستا هۆشیاری ژینگەیی نەبووەتە خەمێکی گەورە. بەرپرسانە مامەڵە لەگەڵ ژینگەدا ناکرێت. پاراستنی ژینگەش بەرکی هەمەلایەنە دەزانن. حکومت بەرپرسیارەتی یەکەم ئەکەوێت ئەستۆ، دووهەم ڕێکخراوە ژینگەیەکان و ڕێکخراوە ناژینگەیەکان هەر هەمویان ئەو ڕێکخراوانێک کە لە بواری پەروەردەین لە بواری ڕۆشنبیریان ئەتوانن کاریگەر و پەیامی ژینگەییان هەبێت، تەنها بەرپرسیارەتی لەسەر ڕێکخراوە ژینگەیەکان نەبێت. مامۆستایانی ئاینی بەرپرسیارەتێکی گەورەیانێ لە ناو کۆمەڵگەدا، خەڵکێکی زۆر گویان بۆ گرێت بە پێ و پێیەک ئێمە خەڵکانێکی ملتەزم بە دینی ئیسلامین. ئاینی ئیسلامی گرنگێکی تایبەتی داوە بە ژینگە، پێویستە مامۆستایانی ئاینیش بە هەمان شێوە ساڵانە بەدەیان سیمینار و کۆنفرانس و چالاکی جۆرا و جۆر لەسەر ژینگە ئەنجامەدرێت. کاریگەری ئەو تۆشیان نییە. بە بڕای مامۆستایەکی زانکۆ ئەگەر بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ پاشماوەکاندا نەکرێت ئەوە مەترسی گەورە لەسەر ژینگەی هەڵەبجەشەیە. سەبارەت بە هەڵەبجە بەشێکی گەورەی گرفتی ژینگەی بریتێرە گرفتی پاشماوەڕقەکان ئەم لە کۆکردنەوە و لە هەڵگرتن لە خۆی بۆ پاشماوەڕقەکان ئەبێ دەستەواشی چارەسەرکردن یاخۆ لە ناوبردن بەکاربێنرێ. بەڵام لە تەواوی کوردستان و لە هەڵەبجەش کەتە چارچێوەیەوە ئێمە هەڵێگرین و کۆیەکەینەوە و خەزنیەکەین. بۆیە تەسەورەکەم گرفتی زۆر گەورە دروست بکەوە. ئەم گرفتە بە زۆربوونی ژمارەی دانیشتووان و هەندێک جار بە گۆڕانکاریە بەرزبوونەوەی ئاستی بژێوی و ئابووری گرفتەکە گەورە دریشەوە. بەڵام سەبارەت بە خاک بە هەوا بارودۆخێکی زۆر تەندروستی هەیە. تەنها لە ساڵی 2022 بە پێیامارێکی زانکۆی هەڵەبجە 37,000 تۆن پاشماوە کۆکراوەتەوە، کام بڕێژ مەترسێکی گەورەیە لەسەر ژینگەی هەڵەبجە. بۆیە بە بڕای شارەزایانی بواری ژینگە ئەگەر تاکەکان هاوتریب لەگەڵ حکوومەتدا کار بۆ پاراستنی ژینگە نەکەن، ئەوە مەترسیە ژینگەیەکان لایندەدا دەیان نەخۆشی کوشندەی لێ بڵاو دەبێتەوە، بە گشتی مرۆڤایەتی تووشی زیان دەبێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.